سڵاوتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویست لە خزمەتاندان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی بەشدارانی شۆڕشی ژینە دەدوێت. ئازیزان لە بەرنامەیەم هەفتەدا داوام کردوە لە بەڕێز کاک یەحیا سەرخانی لە بریندارانی شۆڕشی ژینە کە لە ڕێگەی سکایپەوە بەشداری بەرنامەکەمان بێ. هیوادارم ناوەڕۆکی ئەم بەرنامەیە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ. کاک یەحیا ئەم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوون لەم بەرنامەیە. سڵاو بۆ ئێوەش و سپاس بۆ بانگێشتنەوە دەرفەتەی وەخسانتان. زۆر سپاس. کاک یەحیا پێم باشە خۆتان بە بینەرانی تەلەڤیزیۆنی ئێمە بناسن. ئەمن یەحیا سەرخانی لەدایک بووی شاری مەهاباد ماوەی 4 ساڵ زیندانی سیاسی بووم لە ساڵی 1391 تا 1395 چالاکی ژینگە پارێز و فعالی سیاسی بووم لە نێوخۆی وڵات. بەڵێ کاک یەحیا ئێوە لە بریندارانی شۆڕشی ژینە بوون، هەروەها جسمتان ساچمەی بەرکەوتەوە، هەروەها چاویشتان پێشتر بریندار بۆ، بەڵام لە شۆڕشی ژینەدا ئەم برینداریە قوڵتر بووتەوە. پێم باشە لەسەر ئەوە قسە بکەن. دەستپێک ئەمن برینداربوونەکەم لە شۆڕشی ژیان ئازادیدا لە 2 ڕۆژاندا بوو. یەکیان 28 شەهریوەری 1401 بوو، یەکیان 5 ئابانی 1401 بوو. شەهریوەری 1401 دووەم ڕۆژی دەستپێکی شۆڕشی ژیان ئازادی لە شەقامەکانی مەهاباد بوو کە لە مابینی چوارای ئازادی بۆ سێڕای وەفایی لەوێ لەهەند پشتم و لاقی چەپەمەوە ساسبەم بەرکەوت و 5 ئابانیش لە خیابانی مزگەوتی سوور خیابانی حافظ لەوێش ساسمەم بەرکەوت و ساسمەکە بوو چاوم کەوت بوو کە پێشتر لە دەستمدا بوو لە زیندانی. بەڵێ کاک یەحیا ئێستا ساچمەکان هەر لە جسمی ئێوەدایە؟ بەڵێ ئەوەی کە لە چاومدا ئەو بەداخەوە زۆر قوڵەوە چەندین جاریش لێرە هاتووی دکتور و بیمارستان نەخۆشخانەکانمان کردو. جگاکەی زۆر ئاستەمەوە دەرهێنانەوەی زۆر زەحمەتە و بەردەوام کاری دەرمانەکەی بەرەو پێش دەچێت. لاقیشم کە لێرە چوومە دکتوری چەندانەیەکی هاتووتەوە دەرێ، بەڵام چەندانێکی تێدامەوە. بەڵێ کاک یەحیا یەکێ لە وتوێژەکانتانە ئێوە قسەی خۆتان دەکەن کە لە گیراون و لە زیندان زۆر ئەشکەنجە و ئازار دراون. پێم باشە بەحسێ لەسەرەوە بکەن کە دیارەکە لەوێ ئازاری چاوتان بووەوە، چاوتان ئێستا بەداخەوە لە دەستاوە. دەزانن دەستپێک ئەوەی کە کۆماری ئیسلامی هەر لە سەرەتای دامەزرانی خۆیەوە ئەو توندی تویژەی بەرامبەر چالاکانی مەدەنی و سیاسی و لە هەموو ئێران کردووەوە، هەر بەردەوامیش بوو، ئێستاش بەردەوامە هەروەکی دەبینین لە زیندانەکان. ئەمن ماوەی 50 ئەمن لە 23,391 جیران و ماوەی 58 ڕۆژ لە بازداشتگای تاکەکەسی ئیتلاعاتی مەهابادێ بووم و لە ئەسەر ئەوە شکەنجە و ئازارانەدا بوو کە لە ڕۆژی 15 بوو کە لە پشتەوە ڕابەمسڵیاندام و بەداخەوە چاکم دەستدا. بەڵێ کاک یەحیا دواتریش لە شۆڕشی ژینە کە بەشدار بوون لەوێش دووبارە چاوتان بریندار بوو، لەوێ حکمی چیتان پێدرا؟ لە شۆڕشی ژینەدا ئەمن کاتێک کە شۆڕش دەستی پێکردووە تا ئەو ڕۆژەی کە هاتمە دەرێکە 8 مانگی خاند، ینی تا 7/1/2023 کە من هاتمە دەرێت. دەماوەی ئەو هەژمانگەیدا ئەمن هیچ هاتوچۆی ماڵ و شۆنی نیشتەجێبوون و شۆنی کاری خۆم نەکرد و بەردەوام لە شوێنی دیکە دەژیان بم بە پێوەی کە پێشتر ناسرا بووم و دایانزانی کە چی نەتەنیا ئەمن زۆر کەسی دیکە هەروە بوون لە زۆربەی شارەکانی دیکە چەند جاریان هێرش کرد بۆ سەر ماڵێ هێرشان کرد بۆ سەر شوێنی کارەکەم دی بەداخەوە تا دەرکەوتم، بەڵام حکومەکە غیابێ و ئێستاش لێ ئاگادار نیم بەڕاستی کە حکومەکە چییە و چۆن بوو. بەڵێ کاک یەحیا ئێوە بەهۆی گوشارەکانی کۆماری ئیسلامی لە ئێران هەڵاتن وانە یامەوە بۆی کە ئیدامە بن بە ئەوەی کە سڵامەتیتان بەدەست بێنەوە؟ بەحسی سڵامەتی بەدەستهێنانەوە کە باسێکی دیکە، بەڵام بەحسی گوشارەکان و ئەو فشارەی کە دەماوەی لە کاتی سەر هەڵدانی شۆڕشی ژیان ئازادی لەسەر زۆربەی چالاکانی مەدەنی بوونوە بەداخەوە زۆرمان بوو بە هۆکاریەوەی کە وڵات بەجێبێڵین ئەوە بوو کە واقعان لەسەر گوشارەکانی هێزە ئەمنەکان ئەمە دەبا دەرکەوت باینەوە دەرکەوتین لە ڕۆژهەڵاتی. بەڵێ کاک یەحیا زۆربەی کەسەکان کە لە شۆڕشی ژینەدا بەشدار بوون ئێوە خۆتان ڕاستەوخۆ لەو شۆڕشە بوون، زۆربەی ئەو کەسانەی کە بەشداری ئەو شۆڕشە بوون لاوان بوون. خۆتان ئەو شۆڕشە چۆن دەبینن؟ ئایا ئاڵوگۆڕێکی بنەڕەتی لە کۆمەڵگای ئێراندا دروست کرە و شۆڕشە؟
ئەساس ئەو شۆڕشە لەسەر دەستی ژنان و گەنجان پێکات و بەردەوام ئەگەر چاو لێ بکەن ینی ئێستاش کە دەردەکەوێت لە زیندانەکان لە بریندارەکانی کە لە ناو خۆن و لە شەهیدانی شۆڕش ئەگەر چاو لێ بکەیت هەموو تەمەنیان کەمەوە لە تەمەنێکی گەنجێتیدا هاتوونە شەقامەکان و دەستیان کردووە بەرخودان و هەر ئەوەشە کە ئەو شۆڕشەی زیندوو کردووە زیندوی ڕاگرتووە تا ئەوڕۆ. ئێوە چاولێکن پاشی شۆڕشی ژن ژیان ئازادی بە هەر خۆ پێشاندانێک ساز دەبێ هەر مانگرتنێک ساز دەبێ حتمما بە پێشەنگی ژنانە و بە پێشەنگی گەنجانە ینی ئەوە بۆتە ئەساسێک لە کاتێکی شۆڕش دەستی پێکە شۆڕشی ژن ژیان ئازادی پێشەنگایەتی ژنان و گەنجان بوو بە ئەساس بۆ مانەوەی ئەو شۆڕشە بۆ لەسەر پێبوونی ئەو شۆڕشە. ئێمە دیتمان کە 2 ڕۆژ لەمەوبەر 3 ڕۆژ لەمەوبەر لە شاری سنا بەداخەوە خاتونێک لەسەر توندوتیژی پیاو سالارانە و توندوتیژی بەرامبەر ئافرەتان ژنێک دەسووتێنرێەوە. ئێمە دەبینین کە ژنانی سنە چۆن پێشەنگایەتی دەکەن و دێنە شەس شقامەکان تەنانەت بەیانیە بڵاو دەکەنەوە و محکومی دەکەن بە توندترین شێوە و هەر وەکی دەزانین ئێستا لە زۆربەی زیندانەکان وەک پوریا جەواهیری لە زیندانی سنا گەنجێکی 25 ساڵە دەستی گرتووە بە مانگرتن لەسەرەوەی کە زیاتر لە 25 مانگە چارەنووسی ناریە لە پاژەوەی کە لە شۆڕشی ژن ژیان ئازادی دەست بەسەر دەکرێت و ئەساسی ئەو شۆڕشە لەسەر پێشەنگایەتی ژنان و گەنجان دامەزراوە. بەڵێ کاک یەحیا باسی پێشەنگایەتی ژنانت کرد لە شۆڕشی ژینە، ئێوە خۆتان ئەو پێشەنگایەتیە چۆن دەبینن؟ ڕەنگە دەماوەی 45 ساڵی کۆماری ئیسلامیدا بەدەیان جار خۆ پێشاندان ساز ببێ مانگرتن ساز ببێ بە شێوازە زیاتیاکان تەزاورات ساز بۆ لەسەر هەر شتێکی. بەڵام شۆڕشی ژن ژیان ئازادی ئەو قۆناغی تێپەڕاندوە ژنی کرد بە پێشەنگ ژنی کرد بە ڕێبەری شۆڕش. ئێمە دەبینین کە لە کاتی سەرهەڵدانەکانی شۆڕشی ژن ژیان ئازادیدا لە هەر شوێنە جیاوازەکە ینی ئەمن بۆ خۆم لە هەر جار کە بریندار بوون ینی بەدەستی ژنانی دەرمانکران کە بەڕاستی نەمدەناسی بەڕاستی هیچ کات نەمدی بوون و بەردەوامیش لە شەقامەکان هێز و وریان دەدا تەنانەت بە ئەو پیاوانی کە گەنج بوون بە تەمەن بوون هێز و وریان دەدا بەوانیش کە بەشدار بن لەو شۆڕشەوە بە پێشەنگایەتی خۆیان بە پێشەنگایەتی ژنان ئەو شۆڕشە چۆ پێشێتا و ئاستەی کە هاتوو ئێمە دەبینین لە هەر شوێنێکی دنیاە کە دەبینی توندوتیژێک بەرامبەر ژنان دەکرێت ژنان بە دروشمی ژن ژیان ئازادی دەبنە پێشەنگ. ئێمە دەبینین لە ڕۆژهەڵاتی بەردەوام ڕۆژانە خۆ پێشاندان هەیە تەنانەت کاتی پێشاندانەکە خۆ پێشاندانی کرێکارانە دروشمی ژن ژیان ئازادی دەڵێتەوە خۆ پێشاندانی ژنانە دروشمی ژن ژیان ئازادی دەڵێتەوە. ئێمە دیمان لە هیندستانێ توندوتیژی دەکرێتە سەر ژنان هەر بەو دروشمە دێنەوە سەر شەقامە و ئەوە هێز و وەرەیەکی یەکجار زۆری داوە بە ژنان کە هەر ئاوە بەردەوام لە پێشەنگایەتی خۆیان و ئەوە نەتەنانە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڵکو لە تەواوی شارە جیاجیەکانی ئێران ئەو پێشەنگایەتی بە ژنان بەخشیوە ئەو شۆڕشە ینی ئەو باوەڕیە ئەو فەلسەفەیە ئەو ئیدیۆلۆژیە ئەو پێشەنگایەتی بە ژنان بەخشیوە. ئەو ڤیدیۆیەکی زۆر گرنگ لە تەواوی سوشیال میدیایدا وایرال بوو کە ژنێک لە فڕۆکەخانەی میهرابادی کارانێ بەرەنگاری مەلایەکی بێتەوە. ئێمە دەبینین کە ساڵانێکی نەزۆر دوور بەری 3 ساڵ 4 ساڵ پێش ئەوانە هێما بوون لە شارە ناوەندەکانی ئێرانی وەک مەشهد وەک تاران ینی وەک مەرزاقێک چاویان لێ دەکردن. بەڵام ئێستا دەبینین کە ژنان بەو وێری و خۆڕاگریەوە بەرامبەریان دەبنەوە خۆیان خۆڕاگری دەکەن بەرامبەر ئەو شتەوە. ئەوە هەمان ئەساسە کە دامەزرا لە کوردستانی ڕۆژهەڵاتی لە کوردستان کە ژن پێشەنگایەتی وورەی بەخشی بە هەموو گەن. خۆتان ئاگادارن دوای دەستپێکی شۆڕشی ژینە کە ئێستا خەریکە 2 ساڵ و نیمیشی تێپەڕە بێت کۆماری ئیسلامی گوشارێکی زۆری خستە سەر خەڵک بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان دەستگیریەکان بێژین دەستگیریە بەرچاوەکانی تر ئێستا لە یەک مانگی ڕابردوودا نزیک 6 کەس تا ئێستا دەست بەسەر کراوە. پێتان وایە ئەمە ترسێکە لە بەردەوامبوونی شۆڕشی ژینە کە کۆماری ئیسلامی ئەم هەوڵانەدا چاولێکن لە شنۆ 50 کەسی بانگێشکرا بۆەوەی کە لیباسی کوردیان کردوە سەبەریان؟ ئەساس پاشی شۆڕشی ژن ژیان ئازادی هێزە ئەمنیەکان بە ڕوانگەیەکی دیکەوە دەڕوانە کوردستان و پێشتر کە ئەمنیەتی بوو ئەو جار ڕوانگەیەکی زۆر ئەمنیەتی دەڕوانن هەروەکی باست کرد تەنانەت ئەو جار جەخت دەکەنەوە سەر شێوەی پۆشش و لیباس دەبەرکردنەکانیش
بەداخەوە لە 24 مانگی پێشەوە تاکو ئەوڕۆ نزیک 6 تا 7 کەسێک جیران کە دەوانەدا ژن هەیە وەک خاک نازەنینی ئەلیاسی و دەوانەدا گەنجی زۆر کەمتەمەن هەیە وەک فایاکی قادرزادە زۆر کەسی دیکەی تێدایە کە پێشتر لەو جیراوانی کە دەڕۆژ بگیرەی ماوەی ئەو 20 ڕۆژی ڕابردوودا بووە جیراوانی تێدایە کە پێشتر چالاکی مەدەری زیندانی سیاسی پێشوو بوو و بە ساڵانێک لە زیندان بوون و دیسان دەست بەسەر کراونەوە و هەروەها ئێمە دیمان کە چەند ڕۆژی ڕابردوو کەیوانی ڕەشوزادە پاشی 7 ساڵ زیندانی کچان دەست بەسەر کراوەوە ئەوە هەمان ترسی کۆماری ئیسلامیە لەسەر هەڵدانەوەی شۆڕشی ژن ژیان ئازادی و ئێمە دەزانین کە بەرەوپیری نەورۆز دەچین و بەرەوپیری بۆنە جیاجیەکانی کوردستان دەچین کە هەردەم لە ڕۆژهەڵاتی کوردستان بەپیرەوە هاتوون و ئێستاش ئەو گوشارانە نابێتە هۆکاری وەی کە ئەو ڕۆژ بگیریانە نابێتە هۆکاری وەی کە گەل بەقەولێک لە ویست و خواستەکانی خۆیان بە هیچ شێوەیەک کۆتا بێن و ئێمە دەزانین ئەو فشار و ئەو وشارانی کە دەیخاتە سەر کۆمەلگای مەدەنی کۆماری ئیسلامی هۆکارێکی دیکەشی هەیە ئەوەیە کە دەماوەی ئەو 2 ساڵێدا ئەو دەستە دەرەکەی کە هەیبوو لە دەرەوەی سنوورەکانی ئێرانی وەک سووریا وەک عێراق وەک لیبی وەک لە زۆربەی شوێنەکانی دیکە و ئەو دەستە دەرەکیانەی نەماوە و ئێستا هێزێکی لە ڕۆژهەڵاتی ناوین نەماوە کە پشتی خۆی پێ بەستێ ئێمە دەبینین لە سەرکردەکانی کاتی سەرهەڵدانی شۆڕشی ژن ژیان ئازادی بە سەدام کەسیانی هێنا کە لە لوبنان و لە سووریە ڕاهێنابوویان بۆ سەرکردی خەڵکی بەڵام ئێستا ئەوەی نەماوە پس ناچارە بە شێوەیەکی دیکە سەرکردەکان بکال و لە نێوخۆ هەڵبکرێتە سەر گەنجان و ژنان و ئەو کەسانی کە پێشتر جیراون و ناسراون. بەڵێ کاک یەحیا ئەگەر بم هەوێ لەسەر ئەنجومەنی بریندارانی شۆڕشی ژینا قسە بکەم ماوەی ئەگەر بە هەڵا نەبم ساڵێکەوە ئەنجومەنێکتان ڕێخستووە لە وڵاتی ئالمان ئەم ئەنجومەنە کار و چالاکیەکانی خۆی چۆن بەڕێوە باوە ئێوە یەکێک لەو کەسانن کە لەوێ کار و چالاکیەکانی خۆتان پەرە پێدەن هەروەکی هەموو ئاگادارن بە پێیوەی کە چەند کەسێک لە بریندارانی شۆڕشی ژن ژیان ئازادی بە ناچاری ڕوویان کردە وڵاتانی دەرەوە بەشی زۆریان لە وڵاتی ئالمان نیشتەجێ بوون ئێمە کە گەیشتینە ئێرەوە بە هاوفکری زۆربەی هاوڕێیان بە پێویستمان زانی کە ئەو شۆڕشە بەردەوام بکەین و هەروەک دەبینین کە ئێستا بنەماڵی دادخوازان لە ڕۆژهەڵاتی کوردستان بەردەوامن و ئەساس لەسەر ئەوەی کە بەڕاستی ئێمە منەتباری ئەوانی بەردەوام بین لەگەڵ ماڵباتی شەهیدانی شۆڕشی ژن ژیان ئازادی ئێمە حەولماندا ئەنجومەنێک دامەزرێنین و ئەنجومەنەکەمان بەخۆشیەوە دامەزران بە پێیەوەی کە هەموو ئەو هاوڕێیانەی کە لەو ئەنجومەنەیدان تازە گەیشتنەوە وڵاتی ئالمان زۆر شارەزای یاساکانی ئەو وڵاتنین بەڵام زۆر بەباشی دامەزراوە ئێستاش کار و چالاکیەکانی خۆی بەڕێوە دەبا چەندین مانگرتنی ساز کرد و چەندین ئەکسیۆن و خۆپیشاندانی ساز کرد لە شاری مونیخ لە شاری کۆڵنی ئالمان و ئێستا بەخۆشیەوە چەندین ئەندام زیاد بووە بە ئەنجومەن کە لە هەرێمە جوداکانی ئالمانین ینی ئەگەر بکرێت ئێمە لە وڵاتی مونیخ لە شاری مونیخ ئەکسیۆنێک بەڕێوە بەرین هاوڕێیانی دیکەمان هەیە هەر ئەندامی ئەو ئەنجومەنن لە کۆڵن بەڕێوەی دەبن لە فرانکفۆرت بەڕێوەی دەبن لە هامبورگ بەڕێوەی دەبن و ئەوە بووتە درێژەدان لەسەر ئەوەی کە ئێمە بەردەوام بین بۆ کار و چالاکیەکانمان لەسەر ئەساسی شۆڕشی ژن ژیان ئازادی و هەر لەڕێی ئەو بەردامین گۆشەوە داوا لەو کەسانە دەکەین کە هاتوونە دەرەوەی وڵات و جیاوازنی لە کام وڵاتی ئوروپاین دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و بەردەوام بن لەگەڵ ئێمە. بەڵێ زۆر سپاس کاک یەحیا سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیە و کە دەرفەتتاندا بەشدار بوون لەم بەرنامەیە پرسیارەکانی من کۆتایی پێهات ئەگەر پێتان وایە شتێکەیە کە ئیشارەتان پێنەکرێت لە کۆتاییدا فەرموون. سپاس بۆ ئێوەش و سپاس بۆ ئەو دەرفەتەی ڕەخسانتان وەک ئەوەی کە تلڤیزیۆنی ئێوە بەڕێستانەیەکی باش ناوزەری کردو لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە دەزانین کە کۆماری ئیسلامی ئێستا لەو پەڕی دڕندەی خۆیدا هێرش دەکاتە سەر ژنان و گەنجان و لاوان و بەردەوام بانگەشەی بکەین لە تەواو سۆشیال میدیەکانی کوردیدا ئەوەندەی دەستمان بڕواوە بتوانین دەنجی جیراوانی سیاسی بین و ئەو جیراوە گەنج و لاوانە بین کە لە زیندانەکانی کۆماری ئیسلامی. دووبارە سپاس بۆ ئێوە و سپاس بۆ بەرنامەکەتان. زۆر سپاس جارێکی تر سپاس بۆ ئێوە کە بەشدار بوون لەم بەرنامەیە.
بینەرانی خۆشەویست سپاس بۆ ئێوەش کە تا کۆتایی بینەر و بیسەری ئەم و توێژەبوون لەگەڵ بەڕێز کاگیەحیا سەرخانی بریندەرانی شۆڕشی ژینە. هیوادارمان بەرنامەیە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ ماڵاوە. ژیان و ئازادیت کردا هاواری یەکگرت تۆ ژیان و ئازادیت کردا هاواری یەکگرت و بووی باورە و گیانی تازەی مرۆڤ دۆستی پەراگرت و چە خوێناو یەکەی بەربەت بوو بە ئاڵای هاواری سوود باڵات بوو باڵێنیشان دەرشکاندی شەقڵی چی سنوور تۆ ژیان و ئازادیت کردا هاواری یەکگرت و بووی باورە و گیانی تازەی مرۆڤ دۆستی پەراگرت و تۆ ژیان و ئازادیت کردا هاواری یەکگرت و بووی باورە و گیانی تازەی مرۆڤ دۆستی پەراگرت و